خەڵکانێکی زۆر لە مەسەلەی وەرگرتنی عیلمان کێشیان هەیە. یەکێک لەوانە ئەوەیە ئەڵێ من کاکە دنیا کتێب خوێندووە هیچم بیر نەماوە. بەڕێزان ئەم بیرکردنەوەی غەڵەتە، هەرگیز مەخەڵەتێ بەوە. ئێستا من بە ئێوە ئەڵێم معقولە دایکێک شیربا بە مناڵەکەی دوای ئەوەی شیرەکەی پێیە یەکسەر سانتیمێک بێنێ بزانە چەنە زیایی کردووە؟ خۆ وانییە. بەڵام هەمومان ئەزانین بەهۆی ئەم شیرپێدانەوەی ئەم مناڵە گەورەبێت، بەهۆی شیرپێدانەکەەوە مناڵەکە گەورە بووە. بەڵام مۆزوعەکە وانییە تو هەر شیرێ پێ یەکسە بڕی بە تەمابی وەڵا میلیمە زیایی کردبێت، شتی وانە. علمیش وایە کاتێک کە تۆ چەند کتێبێکە خوێنیتەوە قەرار نییە پێ تۆ دیار بێت. بەڵام دوجار کەسایەتی تۆ عەقڵی تۆ بیرکردنەوەی تۆ مستەوای تۆ ئەسڵی مۆزوعەکە بەرزکردنەوەی مستەواکەتە، نەک تەنها وەرگرتنی معلوماتی ناو ئەو کتێبە. اینجا خاڵێکی تر لەسەر مەسەلەی وەرگرتنی عیلم، کاتێک کە تۆ کتێبێک ئەخوێنیتەوە نابێ وا بزانی ئیتر بەهۆی ئەم کتێب خوێندنەوەوە تۆ ئەبێ کتێبەکەت بیر بێ، یاخود دەبێ هەمووی تێبگەی، یاخود دەبێ هەمووی فێربی. جاری وایە مێشک خۆی لا ئیرادی کۆمەڵی شت لەم کتێبە وەرەگرێت. ئێستا کتێبی یەکەم کە ئەخوێنیتەوە یەکسەر خۆت کۆمەڵی شت ئەچێتە ناو مێشکت. بۆ نمونە تۆ حەزەکەی لە ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام شارەزابیت، کتێبێکی سەیرە ئەخوێنیتەوە، نابێ بە تەمابی هەموو زانیاریەکان لەناو مێشتا بێ. لەم کتێبە جاری وایە باسی مۆزوعێکی کردووە لەو دەقا تۆ حەزت لێی نەبووە، یان خەیاڵت ڕۆشتووە، یان ئەسڵەن هەر تێنەگەشتووی، یان یەکەم جار بووە ئەم ناوە ناوی کەسێکی و تۆ یەکەم جارە بۆ بیستوتە. بۆیە بە تەمامە بەدەم کتێبە هەموو شتێ فێربی. کتێبی دووەم کە ئەخوێنیتەوە هەر لەسەر ئەو بوارە بخوێنەرەوە. کتێبی دووەم کە ئەخوێنیتەوە کۆمەڵی لە زانیاریەکانی کتێبی یەکەم کە لەوێ تێنەگەشتووی لێرە لی تێبی، کۆمەڵی لە زانیاریەکان لەوێ یەکەم جارە بۆ لێرە بۆهۆی ئەوەی کە ئەبێ بە دووەم جار مێشکت پێ ئاشنابێ. کۆمەڵە شتێ لەو لا مێشکت وەری گرتووە، بەڵام تا جارێکی تر تێکستێکیەکانی بینیتەوە مێشکت وەری ناگرێت. بۆ نمونە تۆ لە قوتابی کۆلێژی پزیشکی بابەتێک هەیە پەیوەندی بە جۆرە نەخۆشیەکەوە هەیە، ڤیدیۆیەکی لەسەر سەیرەکەی، لەم تاکە ڤیدیۆیە تو هەموو معلوماتی وەرناگری، ڕاستە ڤیدیۆکە زۆر مەزبوطە. ڤیدیۆی دووەم، ڤیدیۆی سێم، کتێبی چوارەم، مەقالەی پێنجەم، ئەمانە وا ئەکە کە تۆ ڕۆژێک لەم بوارە بەقەت خەبیرێک ئەزانیت. بۆیە باشترین ڕێگا بۆ وەرگرتنی زانست ئەوەیە کە تۆ جۆرە زانست و زانیاریەک لە کۆمەڵێ محتەوا کۆنتێکستی جیاواز، لە کۆمەڵێ سیاقی جیاوازەوە، لە کۆمەڵێ کاتی جیاجیا بچیتەوە سەری. بۆیە زانکۆ زانامان بۆ دروست ناکە، چونکە زانکۆ ئەوێ هەموو منهەجە بەڕێکبێکی لەبەری گیت و ئیمتیحانێکی تیا بکەیت و تەواو. بەڵام زمانی کۆن لە مەدرسە شەرعیەکانە بەو شێوازە نەبووە. بۆ نمونە کەسێک چۆ بۆ فەقیهەتی کۆمەڵە کتێبی خوێندووە، کاتێکە ساڵەکەی تر ئەبووە ئەم فەقیهەیە کاتێ مامۆستا دەرسی بە فەقیهەکانی تر وتو فڵان عیلمی وتوەتەوە ئەم دیسان دابنیشێتەوە وەکو گوێگر. دوای ئەوە ئەبێ ئەم عیلمە سەعی بکە یان یارمەتی کەسێ با بۆ مڕاجعەکردنەوە، دوایی ئەبێ خۆی بیڵێتەوە. یعنی بەڕێزان مەلامان هەبووە لە کوردستان ساڵانێک فەقیه بوو و دوایی ساڵانێک مەلا بوو، کاتێک چووەتە ئەزهەر زاناکان سەریان سۆڕماوە لێی. بەچی؟ ئەم فکرێ زۆر مهمە. بۆ نمونە با بڵێین زانستێکی وەکو نەحو، زانستێکی وشکە، کتێبی یەکەمی خوێندووە، کتێبی یەکەم کە مامۆستایەکی کە وتوێتیەوە گوێگر بووە، کتێبی دووەمی خوێندووە لەو کاتە. ئەم کتێبی یەکەمە مڕاجعەی بە تەلەبەیە کردوێتەوە تا خۆی چووە کتێبی سەروتری خوێندووە، کتێبی سێم. کاتێک کتێبی سێمی خوێندووە هاتووە کتێبی یەکەمی وتوەتەوە. و بەم شێوازە ئەسڵان من مامۆستایە گەناسەم وتی لە زانکۆ کە وەرگیرام فەقیهەتی کردبوو و مەلایەتی کردبوومە، وتی لە زانکۆ وەرگیرام مامۆستای زانکۆکەمان پرۆفیسۆرێ بوو، وتی ئەم منهەجە زۆر قورسە، وتی لە دڵی خۆمان ڕوون نەبوو پێی بڵێم کورە 7 جار وتوومەتەوە، 7 جار ئەو کتێبەم شەرح کردووە دۆڵێ قورسە. ئەمە چییە؟ ڕاستیەکەی بەم شێوازە ئینسان ئەتوانێت لە بوارەکە ببێ بە شارەزایەکی باش. جا لەوە ئەچێت تۆ ئەمە بۆت نەلوێت، تۆ لە سیستەمەکانیت فێری بیت و بیڵێیتەوە بە خەڵک. ئێستا من زوو دەورەی ئینگلیزیمە کردەوە وامەکرد،
تەلەبەکانم ئەکرد بە چەند گروپێکەوە بۆ نمونە گروپی A B C D بە گروپی ئەیم ئەوت لاپەڕە ئەوەنە ئێستاوە قاموسم لە بەردەما داناون ئەبێ خۆتان مناقەشەیکەن لاپەڕەوەنە بزانن ئەچوون بە گروپەکەی ترمەوت لاپەڕەی دووەم بە گروپەکەی ترمەوت لاپەڕەی سێم بە گروپەکەی ترمەوت لاپەڕەی چوارەم اینجا هەر تەلەبێ لە گروپێک لەگەڵ گروپێکی کرد دامەنە ئەموو تۆ لاپەڕەکەی خۆ بێ فێری ئەو کە ئەویش لاپەڕەکەی خۆی فێری تۆ بکە تەلەبەمان هەبوو ئەو ڕۆژەی ئەچوویەوە بەبێەوە یەک کەلیمەی لەبەر کردبێ 20 کەلیمەیە زانی ئەوی مامۆستا هەموو ڕۆژێ ڕۆمە 20 کەلیمەی تازە فێر بوو هەر ئەو ماوەیە ئەچێ لە بەشی ئینگلیزی ئەخوێنێ مامۆستا هەر قسە ئەگاو هەر گوێگرێ و ئەڵێن وەڵایەتی تۆ بێ خۆ فێرکە دوای 4 ساڵەکە زمانەکە نازانێ منیش ئەهاو تەلەبی متوەسطە ئەهاو ساڵەکەیت لای من دەرسیەوتەوە تەسەوورکەن تەلەبی متوەسطی ئەدادیە ساڵەکەیت لای من دەرسیەوتەوە چونکە ئەم نەفەرە ئەبوایە ئەم کەلیمە لە چەند تێکستێکی جیاوازەوە بیبینایەتەوە و بیوتایەتەوە هەندێک تەلەبە کە چەند مانگێک لای من دەرسیان خوێندەبوو تەلەبەی ترمان وەرگر بۆ فێربوونی ئینگلیزی جا ئەمان ڕۆشتە بوون دەرسەکەیان لێ بوو سەوتەکەی زۆربیان وتبە مامۆستا خۆ تێگی لەو دەنگە یعنی پێوتە بوو دوێ وەڵای منیش یەکەم جار مامۆستاوە دەرسی پێوتین کاتە دەنگەکەی لێیە لەدی خۆمانەوەی خۆشی لێی تێناگە ئەمە تۆ بە واقعی دەنگەکە ئەم کەلیمەیە لەم دەنگە ئەبیسیتەوە لەم چیرۆکە ئەیبینی لە چیرۆکی دواترە ئەیبینی لە تێکستی دواترە ئەیبینی بەمە مێشکی تۆ شتەکە وەرەگرێ بۆیە زۆر لە خۆکردن بۆ فێربوونی عیلم لەسەر مەنهەجێکی کەم ئەوە طریقەی مەکتەبە کە کەس نابێ بە عالم باوەڕکەن بەڕێزان 12 ساڵ زۆرە بتێ زانا پەروەردەبی 12 ساڵ زۆرە جاران فەقێک 12 ساڵ فەقێتی بکردایە لە دوای 12 ساڵەکە بەقەت پرۆفیسۆرێکی ئێستا شارەزایی هەبوو من خەڵکە ناسم یعنی پرۆفیسۆرە و ئەچێ لە بەردەم مەلایەکی فیرادا ئەنجێ دەرسە خوێنێ بۆ لەبەروی ئەم مەلایە زمانێک بەم طریقەیە علمەکەی وەرگرتووە وێ بەرەزان ئێمە یەک کارە ساتمان هەیە لە مەسەلەی خوێندنە طبعا لەوەچە بە من بڵێ ئەی باشە دنیای ئەکادیمی چۆن خۆی لە ڕاستیە خوێندنی ئەکادیمی ئەبێ بەم شێوازە بە کێسە باسیێت ئەبێ تۆ کەیسێک بخوێنی شارەزاییت لی هەبێ دەرسی مامۆستاکە مناقەشەیکی دوایی بڕێ خۆ مطالعە بکەی ئەوەنەی تر توێژینەوە بکەی بە دوای شتەکە بگەڕێی باشە و بەم شێوازە تۆ فێری عیلم بی ئەمە لە زانکۆکانی ئێمە نییە ئەو طریقە کۆنەکەی مەدرسە شەرعیەکانیش نەماوە بۆیە ئێستا ئەی حەل چییە حەل ئەوەیە بێ تەرکیزت باشکەی مێشکت باشکەی یادگەت باشکەی واز نەهێنی ئەم کتێب بخوێنیتەوە بچی بۆ کتێبەکەی تر ئەوی تر بخوێنیتەوە بچی بۆ کتێبەکەی تر مەسەلەن لە یوتیوبە کتێبی دەنگی زۆر هەیە ئەو کاتانە دانیشی کۆمەڵە کتێبی دەنگی داونلۆدکەی کاتێ ئەچی بۆ وەرزش کاتێ ئەچی بۆ پیاسەکردن کاتێ لە ناو پاسای دابنیشی گوێ بگری بۆشاییەکانت بەم شتانە پڕکەیتەوە و تو هەر ئەمە بەردەوامە بی ساڵی دوان سیان چوار کاتێکگەزانی زمانەکە فێر بووی کاتێکگەزانی علمیکی زۆرت وەرگرتووە بەهۆی دووبارە بوونەوەی زانیاریەک لە چەند مووقیفێکی جیاوازە ئەمە باشترین ڕێگای وەرگرتنی علمە هیوادارم ئەو خاڵەشم جێگەی سوود و ڕەزامەندی ئێوە بێت